ئەتەرەوە بەجێشتنەی بەجێمەشتون هەتا ئەم دەقەی لەو چاوەڕوانیام کە بیان دۆزمەوە. داشۆنم سڵاو لێ بە پێم بڵێ ئێوە لە کیمیا بارانەکەیان مناڵتان ون بۆوانە کێو بوون و چەند کەستان لێسەر و شوێنن؟ دوو مناڵی خۆم ون بووە لەگەڵ 5 خوشک و برام هەتا ئێستا 38 ساڵە بەو ئاواتەوەم کە نەک خۆیان ئێسک و پرۆکسکەکانیشیان بدۆزمەوە بەڵام لەبەر کەم تەرخەمی حکومەت هیچ شتێک نەکراوە بۆ دۆزینەوەی مناڵەکانمان و لە چاوەڕوانی ڕزگارمان بکەن. لەکوێون بوون چۆن لێتانون بوون ئەو کاتە؟ من کاتی تاوانی کیمیا بارانی هەڵەبجە تەمان سیانزە لەسەر 4 مانگ بە مناڵەوە بووم دکتۆری ئێرە ئیسنیام چوومە سلێمانی مناڵەکانم لە ماڵی باوکم بەجێهێشت ئەتەرەوە بەجێشتنەی بەجێمەشتون هەتا ئەم دەقەی لەو چاوەڕوانیام کە بیان دۆزمەوە. ژیانی ئێوە چۆن گۆڕاوە لە دوای ئەو حاڵەتەوە دڵنیام ێسش چاوەڕێن مەسەلەن بەیانیەک ئێوارەیەک دەرگای ماڵەکەتان بکرێتەوە وانە؟ من هەر دەقە و سعاتێک کە ژمارەیەکی نەناسراوم بۆیە دەڵێم بەشکۆمە خوایە کەسێک بێ خەبەرم باتێک کە مناڵەکانم یا خوشک و برایەکم دۆزرا بێتەوە پێمی شادکەنەوە بەڵام بەداخەوە هەتا ئێستاکێ لە کەم تەرخەمی حکومەتی هەرێمی کوردستانەوە ئیشە نەکراوە بەجددی نەیانتوانیوە فشارێ بخەنە سەر حکومەتی عێراق حکومەتی کوردستان نەیتوانیوە فشار بخاتە سەر حکومەتی عێراق بە کتابێکی فەرمی داوا لە وڵاتی ئێران بکە لە کاتی تاوانی کیمیا بارانی هەڵەبجە ئەو مناڵانەی داخڵ بوون بە وڵاتی ئێران لە بیزستیەکانیان لە خانەوادە بەڕێزەکان بە خێوانەکان بۆمان دیگەڕنەوە بەداخڵ. لەو مناڵانەی کە هاتوونەتەوە دڵنیام هەموو جارێک دڵتان داخڕپا و توتانە ئەوە مناڵی ئێمەیەوە نیە؟ گومانی تیانە جارێ مریەم بە تایبەتی ینی زۆر لەو چاوەڕوانیا بووم کە مریەم کچەکەی من بێت زۆر لەو چاوەڕێ هەر کاتێکیش هەر مناڵێکە دۆزرێتەوە سوپاسگوزاری خوان بە هەر خانەوادەیە شاد بێتەوە بەڵامێکی لەبەر کەم تەرخەمی حکومەت نەمانتوانی من لە مدەی کاری ڕێکخراوەی ما 8 مناڵ پەیوەندی پێوە کردم کە هەڵەبجەین بەڵام لەبەرەوەی هیچ بودجەیەکمان نەبوو نەمانتوانی هیچ مناڵێ بێنینەوە جارێکی کەونیان کەینەوە.